میوانداری دکتۆر ئەرکان منوچەر پسپۆڕی تەندروستی گۆشتمان کردووە. دکتۆر ئەرکان بەخێر بێت و بیانیت باش. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. زۆر باش بەخێر بەی کاک دکتۆر. ئەمێ سەرەتا لەو پرسەوە دەست بکەم مەبەست لە هەڵگرتنی خۆراک چییە؟ بەڵێ لای خۆی بەخشتە میرەبان سپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە ڕێز و سڵامان هەیە بۆ بینەرانی کەناڵی ئەنارتی. سەرەتا ئەمێ باس ئەوە بکەم کە وەکو سەربردێکی سەریع لەوەتی کە مرۆڤ دروست بووە لەو کاتێک کە زانان ئەڵەن نزیکەی 1500 ساڵ پێش زاینی کە پشتی بەستووە بە دابینکردنی خۆراک لە ڕێگەی ڕاوکردن و شکارەوە بیری لەوە کردەوە چۆن خۆراکەکەی کە لەی زیاد بوو هەڵی بگرێت. چکۆم مادەی خۆراکی ئەوەندە هەستیارە بۆ گەشەی بەکتریا و میکرۆبەکان ئەگەر بە شێوەیەکی تەندروست هەڵ نەگیرێت خراپە بێت. بۆیە بە درێژایی مێژوو تاوەکو ئەمڕۆ بەردەوام مرۆڤ لە بیری ئەوە بوو کە چۆن بە شێوەیەکی زانستی یاخود لە جوانترین شێوە باشترین شێوە خۆراک هەڵگرێت. باشە ئەو ڕێگانە چین کە خۆراکی پێ هەڵی بەڵێ بە کورتەکەی ئەمە پێش ڕێگاکان ئەبێ کوڵی پرنسیپلی سەرەکی کوڵی مەبدەئی سەرەکی لە هەڵگرتنی خۆراکە بریتە لەوەی چۆن خۆراک هەڵبگیرێت بۆ ئەوەی لە زۆرترین ماوەیە خراپ نەبێت و گەشەی بەکتریای تا بوەستێنرێت بە شێوەیەکی تەندروست. لەر لە دێر زەمانەوە کۆمەڵی ڕێگای زۆر هەبوون کە مرۆڤ بەکاری هێناون بۆ هەڵگرتنی خۆراک. هەندێکیان تاوەکو ئێستا بەردەوامن. کۆنترین ڕێگای هەڵگرتنی خۆراک بریتە لە وشکردنەوە. مرۆڤ زۆربەی کات کە گۆشتی بەکارهێناوە لە سەردەمانی پێشوایە یاخود نێچیرێکی ڕاو کردووە دواتر گۆشتەکەی لە ڕێگەی وشکردنەوە هەڵگرتووە. هەروەها بەرهەمە ڕۆکیەکان لە ڕێگەی وشکردنەوە هەڵگیراوە. واتە وشکردنەوە کۆنترین ڕێگەی تەنانەت میسرە کۆنەکانیش بەکارهێناوە وشکردنەوە. دواتر ڕێگەکانی چەند تەندروست بوو ڕێگا کۆنە؟ ڕێگا کۆنەکە تەندروستە بەڵام بە وەکو ڕێگە تازەکان نییە. بۆ نمونە پشت بەسراوە بە خۆر و هەوا بەردەم خۆر و هەوایە ئەم خۆراکە وشکراوەوە لە کاتێکە بینین هەوا لەبارە بۆ گەشەی بەکتریا و خۆریش گەرمکردنی ئەو گۆشتەوای کردو گەشەی بەکتریای تا بوەستێ. بەڵام لەبەرەوەی مەبدەیەکی سەرەکی هەڵگرتنی خۆراکی تیا بوو کە کەمکردنەوەی شەی ناو خۆراکە وای کردووە کە خۆراکە لە ماوەیەکی درەنگا خراپ بێ. دوو مەبدە گرنگە لە هەڵگرتنی خۆراکە. یەکەمیان نەهێشتنی هەوا لەو خۆراکە هەوای لێ ببڕی و مەبدەی دووەمیان ئەو شێی تایەت یان نەهێڵیت ڕێگەی بە هەڵمکردنەوە یاخود بیوەستێنی ڕێگەی بەستنەوە. ڕێگاکانی هەڵگرتنی خۆراک وشکردنەوەیە سوێرکردنە هەندێک خۆراکی بەرهەمی ڕۆکی بە ڕێگەی سوێرکردنەوە یاخود مرەبایە یاخود لە ڕێگەی وردە وردە پێشکەوتنی زانستنەوە لە قوتونانمان هەیە معالەبات. دواتر ڕێگاکانی بەستنمان هەیە کە بەستن ئێستا باوترین جۆر و سەلامەترین جۆرانە. دواتر ڕێگەی تیشکمان هەیە کە ڕێگەی تیشکە و هەندێک لە کۆمپانیا ژیانەکان بەکارێنن و بەردەوام ڕێگەکانی هەڵگرتنی خۆراک لەگەڵ پێشکەوتنی مرۆڤ لە پەرسەند نایە. باش بابەس لەو بکەین چۆن خۆراک خراپە بێت یاخۆ چۆن خراپە هەڵگیرێت کام خۆراکانە خراپن. بەرهەمە ئاژەڵەکان گۆشت و بابەتەکانی مامەڵێکیان لەگەڵاکرێ بەرهەمە ڕۆکەکانی کەش مامەڵێکیان لەگەڵاکرێ. بەرهەمە ئاژەڵەکان بەتایبەت گۆشت زۆر لەبارترن بۆ گەشەی بەکتریا بەتایبەت ئەوەی کە خوێنی تێدایە خوێن ناوەندێکی لەباری گەشەی بەکتریا و ڤایرۆسەکانە. بۆیە ئەگەر ئێمە سەرەتا باس لە گۆشت بکەین ئێستا ڤیددیوەکمان ئامادەیە ئەگەر بتوانین لەسەر ڤیددیۆیە قسە و باسی زیاتر بکەین لەسەر هەڵگرتنی گۆشتە برادران ئەگەر بتوانم. بەڵێ بۆ نمونە لەم پارچە ڤیددیۆیە باس لە تۆمارە ڤیددیۆیە باس لە هەڵگرتنی مریشکەکە. سەرەتا ئەبێ هەموو خۆراکێک بە تایبەتی گۆشت و هەروە بەرهەمە خۆراکیەکان بخرێتە ناو هەڵگری تایبەتی کە نایلۆنە یاخود هەر ئەلاگەیەکی تایبەتیە و بە هیچ شێوەیەک هەوای تێدا نەهێڵڕێ. کە هەوای تێدا نەهێڕا سەرەتا ئەخرێتە خوارەوەی سەلاجە بۆ گۆشت. لە گۆشتی سوورە ماوەی 6 کاتژمێر پێویستە لە خوارەوەی ساکتەرەوە دابنرێ بۆ ئەوەی ئەو خۆراکە بڵێ بگاتە کوالیتەکەی باش بێ. دواتر قەدە بەشی سەرەوەی بە خێرایی باس کوڵی ڤیددیۆکە ڕۆژ دواتر باسی کردنەوەکەین حەز دەکەم دواتر باسی بکەین کە چۆن ئەگەر بەستی بیکەینەوە. ئەوە پاسە ڤیددیۆ یەکەم مەبدەئی یەکەم وتمان باسمان کرد ئەبێ هەوا لەو خۆراکە نەهێڵڕێ کە هەوای نەهێڵڕا ئەخرێتە گۆشتەکە ئەخرێتە خوارەوەی
ساتکەرەوە هیچ گۆشتێک نابێت دوو کاتژمێر زیاتر لە دەرەوەی لە پلەی گەرمی ژوورا دابنرێت. باشە دکتۆر مەسەرەن زۆر جار بینراوە یاخود لەوانەیە هەمومان ئەمەمان کردوێ مەسەن چین بۆ سەیران یەکسەر گۆشتەکە کردن و لێوێش یەکسەر لە شیشە ئەخورێت ئەمە بۆ تەندروستی مرۆڤ چه زیانێکی هەیە؟ پێمان بەجارێکەش لەم کەناڵە بەڕێزەوە باسمان کرد یەکێ لە هەڵەباوەکانی بازارگەی گۆشت لای ئێمە ئەوەیە کە گۆشت کابرای فرۆشیار لە بەیانیەوە بەشێک لە گۆشتەکە لە دوکانەکە دادانێت تا ئێوارە لە پلەی گەرمی ئاساییە. وە گوتمان گۆشت زۆر لەبارە بۆ گەشەی بەکتریاتایە بە تایبەتی ئەگەر لە پلەی گەرمی ئاسایی دانرا و بە تایبەتر ئەگەر لەسەر شەقامەکان دانرا و لە بەردەم هەوای کوڵی تۆز و هەوای پیسی ژینگەی خۆمانە دامرێ بە شێوەیەکی زۆر خێرا بەکتریا و میکرۆبەکان گەشەی تیاکە بۆیە دوورکەوتنەوە لەو جۆرە فرۆشێرانی کە ئەم جۆرە گۆشتە دانێن کوڵی ڕۆشنبیرێکی کەسیە کە هەوڵ بدرێت گۆشت لەو شوێنانە بکرێت کە ساتکەرەوەیان هەیە هەندێک ئێستا خۆشبەختانە زۆرێک لە فرۆشێرەکان یاخود سوپەرمارکێتەکان گۆشت لە ساتکەرەوەی گەورە دانێن کە ئەمە واکات گۆشتەکە کەمترین بەرکەوتی هەبێ بە هەوا و پیسبوون. باش باس لەوە بکەین کاتێکە گۆشتەکەمان کڕی هێنامانە ماڵەوە و کردمانە زەرفێکەوە هەوای تیانە هێڵرا کردمانە سارزکەرەوە ماوەی هەڵگرتنەکەی چەنە بۆ گۆشت و مریشک لای خۆمان ئەرمریشە وە گوتمان ئەگەر لە ساتکەرەوە دانرا ئەتوانین بڵێن وەکو فرێژ مامەڵی لەگەڵا بکەی ئەتەوێ بەکاری بێنی توی کابانی ماڵەتەوێت بەکاری بێنی ئەم گۆشتە پێویستە تا نزیکەی ئەگەر کارەبای بەسەرا نەکوژێتەوە سەلاجەکە یاکو بڵێ کوژارم ساتکەرەوەی بەسەرانەیە بۆ ماوەی 4 بۆ 5 ڕۆژ لە خوارەوەی ساتکەرەوەی بەکارهێنرێ گۆشت دواتر ئەگەر دوای ئەگەر تا 4 ڕۆژ 5 ڕۆژ تۆ بڕارە نەیە گۆشتە بەکاربیێنی دەتوانی لە بەشی سەرەوەی ساتکەرەوە کە پلەی گەرمیەکەی عادەتەوەی لە بەشی سەرەوەی سەلاجە کە لای خۆمە پێڵەن فلێزەر لەو بەشەیە تا چەند ماوەی گۆشتی سوور 4 بۆ 6 مانگ ئەگەر بە شێوەیەکی باش هەڵگیرابێ 4 بۆ 6 مانگ هەڵەگیرێ گۆشتی کوڵی ماسی و بەرهەم مریشک 2 بۆ 4 مانگ بەپێی ئەو جۆری بەستنە ئەمێ باس لەوە بکەم کە دوو جۆر بەستنمان هەیە بەستنی خێرامان هەیە و بەستنی هێواشمان هەیە بەستنی خێرا کە لە خوار ناقسی پلەی سەدیەوەیە کە ئەمە باشترین جۆریانە کۆمپانیە جیهانەکانی خۆراک بەکارهێنن ئەو گۆشتە بەستوانەی کە ئیبینین لە بازاڕەوە هەیە ئەوە کۆمپانیە جیهانیەکان لە ڕێگەی بەستنی خێراوە ڕاستەخۆ پلەی گەرمی و گۆشتە بۆ ناقسی دابەزێن لە ڕێگەی هەندێک تەکنۆلۆژیاوە ئەم باشترین جۆرانە جۆری دۆم بەستنی خێرایە کە ئێمە هاوڵاتی بەکارهێنین کە ئەوەیە کە لە سەرەتا بێت لە ناو لە ساتکەرەوەی خوارەوە دانرێن بۆی ئامادە بێ بەستن پاشە دەخێتە فرێزەرەکەەوە ئەگەر کردنەوە بڵێ بەستنی بەسەرانێت بۆ ماوەی 6 مانگ ئەتوانێت بەکاربهێنرێ زۆر گرنگە ئەوە پاشە ڤیدیۆی دووەم چینە پێش باسی ئەوەی پارچە ڤیدیۆی دووەم بکەین باسی خاوکردنەوە بکەین خاوکردنەوەی گۆشت ینی زۆر جار مەسەلەن بە تایبەتی لە ئێستا مەسەلە ماڵ زۆربەی ماڵەکان مایکرۆیف و کۆمەڵێک شتیان هەیە مەسەلەن گەرمی تایە ینی ئەو شتانی کە ساردن خاوەکرێنەوە ئەمە تا چەند تەندروستە یاخود چ ڕێگایەک تەندروستە کە گۆشتی پێخاو باشتر ڕێگاوەیە کە ئەم ڕێزە باسی کرد کە گۆشتەکەمان هێنا ڕاستە خۆ بە یەک پارچە نەخێتە ناو سەلاجەوە تۆ وەک کابانی ماڵ یاخود ئەو کەسێک کە پێویستیەتی ئەبێ بزانێت چەندێک بەکارێنێ واتە گۆشت بە هیچ شێوە نابێ بێنێ بکرێتەوە بخێتەوە سەلاجە هەلێکی لەبارە بێ بۆی بەکتریا گەشە بکە و خۆی ڕابێنێ لەگەڵ سادیە واتە گۆشت ئەبێ پارچە پارچە بکرێ خاڵی دووەم ئەوەیە کە هێنرایە دەرەوە کە سال کرایەوە کەی بەکاری هێنی ئەگەر بە مایکرۆوێف سال بکرێتەوە لەناو کۆنتینەری پلاستیکیانە بێ ناو کۆنتینەری شوشەی تایبەتی مایکرۆوێڤایە پێویستە ڕاستەخۆ ئەو گۆشتە بەکار بێنێت چکە گۆشتەکە پلەی گەرمی بەرزەبێتەوە هەلێکی لەبارە بێ بۆ بەکتریا ئەگەر زوو بەکار نێنێ ڕێگای دووەم ئەوەیە کە هەندێک بڵێ هەڵەیەکی باوە هەندێک کەس خاتە ناو ئاوی گەرمەوە و بەکارهێنێ ئەو گۆشتە سات دەکاتەوە ئەمە ڕێگەیەکی هەڵەیە بۆ چووکە زۆرترین مادەی پرۆتینی و قیمەی غیزایەکەی لەگەڵ توانەوە ئەڕوا بۆی باش وایە ئەگەر پەلەی نەبێ ئەو کەسە لە بەشی فرێزەرەکەی هێنێتەوە ناو ساتکەرەوەکەی خوارەوە بۆ ماوەی 6 کاتژمێر وردە لە ناو سەلاجەکەیە لە پلەی پێم وابێت 4 پلەی سەدیایە ناو بەشی خوارەوەی سەلاجە ئەی کاتەوە یاخود ڕاستەوخۆ لاگەکەەوە خێتە ناو ئاوێکی ساردەوە
دواتر ئاوەکەی گۆڕی بە چەند جارێک گۆڕینی ئاوەکە پێما بێت لە یەکێ لە ڤیدیۆکان ئاماژە بەوەکە چەند جارێک گۆڕینی ئاوەکە گۆشتەکە سادێک بێتەوە و کەمترین بڕی خۆراکیشی لێ ئەڕوات. باشە ڤیددیۆی دووەم ئامادەیە بە پێکەوە ببینی ئەگەر هاوکارانم ئەمە شێوازی هەڵگرتنی قیمەیە بەڵێ کە لەوەیە زۆرێک لە ماڵەکان هەبێت و پێویستمان پێ بێ سەرەتاکرێتە ناو نایلۆنێکەوە هەواکەی بە هەموو شێوەیە دەرەکرێت پاشان هەوڵ بدرێت ستیپێکی لێ بدرێت ئەمە کەی ئەم گۆشتە هەڵگرتووە بۆی بەروارەکەی بزانی کە تۆ کەی ئەم گۆشتە بەکارهێناوە بۆی وتمان لە 6 مانگ زیاتر نەبێ پاش ئەوەی کە گۆشتەکە دانرا هەوڵ بدرێت وانە لە ماڵەکانە لە 6 مانگ زیاتر بەگەر گۆشتی قوربانیمان هەبێ ڕاستە پاش ئەوە ئەکرێ بە چەند بەشێکەوە گۆشتەکە بۆی وتمان هەموو ئەم بەشە نەهێنرێت و سات بکرێتەوە و بخرێتەوە سەلاجە و لێ بکرێتەوە بەو شێوەیە هەموو هەواکەی دەرەکرێت و دەکرێت بە چەند بەشێک و اینجا ئەخرێتە ناو بەشی سەرەوەی سەلاجەکە. باش دکتۆر من پرسیارێکم هەیە ئەمێ بپرسم زۆر کات باس لەوە کرێت کەسێک کە گۆشتێک لە دەرەوە هێنێتەوە ئەیشواتەوە و دواتر پارچە پارچەیە کات و هەڵەگیرێت زۆر کات ئەوترێت شتنەوەی گۆشت و دواتر هەڵگرتنی لە ڕووی تەندروستیەوە باش نێمە تا چەند ڕاستە. ئەگەر ئەم گۆشتە سەرچاوەکەی دڵنیای بیلی بۆ نمونە گۆشتی قەسابخانەکان سەرەتا بێ هەموو هاوڵاتێک هەوڵ بدات گۆشتێک مۆری پێوە نەبێت نەیکڕێ بۆ گوتمان چکە تۆ دڵنیایی لەمەی سەرچاوی ئەم خۆراکە چیە ئەم گۆشتە چییە گۆشت ئەگەر تەڕکرێ و لەگەر بەردەم هەوادا بنرێ بۆ گەشەی بەکتریا بڵێ خێراکە بەڵام ئەگەر تۆ ئەی شویتەوە هەستەکەی پیسێکی پێ و ڕاستە خۆی خیتە ناو نایلۆنەکە و هەڵیەگری ئەمە گرفتێ نییە چکە گۆشت وەکوتمان ناسکە ئەگەر لەگەڵ ئاوەکەی ببەستێ کێشەی نییە بەس ئەگەر تەڕێکیت و داینی یاریدەری خراپبوونێت. باشە دکتۆر لەسەر شۆرنەوەی گۆشت مەسەرەن زۆر جار نەک زۆر جار ینی لە زۆربەی ماڵان هەیە گۆشت ناشورێتەوە یان ڕاستەخۆکرێتە مەنجەڵەوە بشورێتەوە باشتر یاخود ئاساییە طبیعی ئاساییە گۆشت ئەبێ بە ئاوێکیش بشۆرێتەوە سەرەتا ئەبێ کەلت ئەکرێ بە چەقۆیەک لە بکرێت کە چەقۆکە معقەم بوو بێ و چەقۆی مادە خۆرەکانی تر نەبێ وەخت تۆ بەکارهێناوە بۆ بەرهەمی ڕۆیکی و دواتر بهێنی گۆشتەکەی بەکاربێت گۆشتمان مادەیەکی ناسکە دواتر باوێکی پاک بشۆرێتەوە هیچ گرفتێکی نییەوە پێویستیشە چکە لە قەسابخانەوە ئەهێنرێ یەکێ لە گرفتەکانی مادەی خۆراکی ئێمە ئەوەیە لە کێڵگەوە کە ئەهێنرێ چ گۆشت بێت چ بەرهەمی ڕۆکی بێ چەندین دەستەکە لە ئینگلیزە ئەوترێ from farm to table لە حەقلەوە بۆ سەر مێزەکە ئەو زنجیرە گواستنەوانە زۆرترین بەریکەوتن هەیە لە بڕینی ئەو بەرهەمە ڕۆکێکەوە تا چێتە بازار تاچێتە ئەلوەکان تاچێتە لای فرۆشارەکان ئەم هەموو دەستەی پێگا تۆ بێ بڵێ لە سەیتەرەیەک ئابی وەستێنی و ئەم پیسیانەی لێکەیتەوە. باشە دکتۆر جگە لەوە مەسەرەن زۆر جار هەر ئێمە سەر خواردنی گۆشت باز لەوە کرێ مەساڵێ ئەبێ 72 کاتژمێر بەسەریا بڕات اینجا گۆشتەکە بخورێتن تا چەند ئەم قسەیە ڕاستە 72 کاتژمێرە 48 کاتژمێرە نازانم بڵێ باسمان لەوە کرد کە ئاژەڵ سەر ئەبڕێ ئەگەر باز لە گۆشت بکرێ گۆشتی سوور کە ئاژەڵ سەر ئەبڕێ ڕاستەوخۆ بە گۆشتەکەی ناوترێ گۆشت بە خانەوشانەکانی پێوترێ ماسوولکە ئەبێ زنجیرەیەک گۆڕانی کیمیایی و فیزیایی ڕوو بدات تا ئەبێ بە گۆشت ئەویش لەکەیان ڕوەدات لەو کاتەی ئاژەڵەکە سەر ئەبڕێ و ماسوولکەکان یەخێتە پلەی گەرمی 0 بۆ 4 پلەی سەدی بۆ ماوەی 12 بۆ 48 کاتژمێر حتا بۆ یاڵین 6 کاتژمێر میخە خوارەوەی سەلاجەکە بۆی ئەو پرۆسەی بە گۆشتبوونە ببێ کە تام و بڵی کوالیتی گۆشتەکەش جوانە بێت. باش زۆر باشە بەباس لەوە بکەین شوان لە ئێستادا بە تایبەت مریشکمان هەیە بەست و حازرە لە دەرەوەڵی و لەگەڵ مریشکێکی فرێش کە یەکسەرێنتە ماڵەوە کامیان لە ڕووی تەندروستیەوە گونجاوترە بۆ خواردن. هەردووکیان توانین بڵێن بە نسبی توانین قسەیان لەگەڵا بکەی ئەبێ بۆ مریشکی بەستوو ئەگەر دڵنیای بین سەرچاوی ئەم مریشکی بەستووە وڵاتێکی بڵێ خاوێن بڵێ سمعەیەکی باشە بۆ سەرچاوی ئەم مریشکە کارگەیەکی باشەوە بەڕێبەرەتی تەندروستی ڤێتێرنەری لێرە ئەگەر پشکنینی تەندروستی بۆ کراوە ئۆکەی یاوەپی کەخواتە ئەمانەی دڵنیای بیلی و لە هەمووی دڵنیاتر ئەوەیە کە
ئەم مریشکە بەستووە گواستراوەتەوە لە ڕێگان نەیکردێتەوە نەی بەستوێتەوە و ئەو دوکانەی جەناب گۆشتە مریشکەکەی لە یەکڕی ئایا زانی ساتکەرەوەکانی نەیکردێتەوە نەی بەستوێتە چۆجاری وایە ئەم مریشکە بە شێوەیەکی زۆر تەندروست دەکاتە ئەم وڵاتە بەڵام لەو فرۆشیاری کە داهەیە دوای هەفتەیەک ئەوەندە کردوێتی و بەسوێتیەوە هەم قیمەی غیزایی نەماوە چکە ئاوەکەی ئەڕات و هەم بڕێکی زۆر بەکتریا تیا گەشە کردووە لەبەرەوە ناتوانینمە مطلقی بڵێ خراپە یاخود باشە ئەبێ مەرجانەی تیا بێت گۆشتە مریشکەکەی خۆشمان ئایا ئەم مریشکی فرێشەکە ئایا بە چ شێوەیە سەر بڕاوە وەگەوترێکە لە دوکانەکانە بە شێوەیەکی زۆر ناتەدروستانی دوکان بەکاری هێنێ ئایا لە سەربڕنیخانەی خۆمان لە پیرەمەگرون و ڕانیە دو سەربڕنیخانەمان هەیە ئایا لەوانە سەر بڕاوەکە ئەوانە تەندروستتر و باشترن لەبەرەوە پرسیارێکە ناتوانین بە مطلقی وەڵامی بێتەوە زۆر باشە پارچە ڤیددیۆیەکی ترمان ئامادەیە گەر بتوانین قسە و باسی زیاتری لەسەر بکەین لەم پارچە ڤیددیۆیە بە هەمان شێوە باس لەوە کە ئەبێت هەڵ بدرێ ئەو گۆشتەی بەکاری هێنرێ لە ڕێگەی بەکارهێنانی دەستکێش و بڵێ کەمترین بەرکەوتنەوە بەکاری بێنی ئەو گۆشتەی بەکاری هێنی بە تایبەت ئەگەر چوری پێوە بوو هەڵ بدرێت کەمترین چوری پێوە بێت گۆشتەکە پاشان بە یەک پارچە ئەو گۆشتە هەڵ نەگیرێ چکە تۆ دواتر بە یەک جار بەکاری ناهێنیتەوە هەوڵ بدرێت لە ڕێگەی ئەو کاغە سەفاکەوە کە هەیە لە بازاڕەکە جیاب بکرێتەوە پاشان بە هەمان شێوە بخرێتە ناو ئەو جۆرە کیسەوە کە پێم وابێسە لە زۆرێک لە سوپەرمارکێتەکانی شکیسی هەڵگرتنی خۆراک هەیە ئەو کیسە بەکارهێنێت و بە هەمان ئەو مەبدەعانەی کە لە هەڵگرتنی خۆراکە هەیە پێویستە کەمترین هەوا لەو خۆراکە هەبێت ئەمێ باس لەوەش کەم کە ئەم قسانە بە هەمان شێوە بۆ بەرهەمە خۆراکانی تر ڕاستە یاخود بڵێ بەرهەمی ڕۆکی بە هەمان شێوە ئەگەر هەڵگیرە ئەمانەوێت مەسەلەن زۆرێک بەرهەمی ڕۆکی هەڵبگرین پێویستە بە هەمان شێوە ناونێلۆ نابێت کەمترین هەوای تیا بێت یاخود ئەگەر خۆراکێکمان بەکارهێناوە بۆ نمونە خۆراکی لێنراوە خۆراکی لێنراویش پێویستە هەر بە هەمان شێوە هەڵبگیرێت خێتە ناو نایلۆنەوە کەمترین هەوای تیا بێت بخێتە فرێزەرەوە و یەک جارێک بکرێتەوە بەسرێتەوە زۆر باشە بە دکتۆر باسی هەڵگرتنی ماست و پەنیر و هێلکە و کۆمەڵێک ئەو شتانە بکەین مەسەلەن لە هەموو ماڵێکە لە سەلاجەیە هەڵەگیرێتن بەڵام شێوازە تەندروستیەکەی هەڵگرتنەکەی چۆنە لە سارکەرەوەیە لە سارکەرەوەیە بڵێ سەبارەت بە هێلکە زۆر گرنگە هێلکی شکاو هەڵ نەگیرێت هێلکەیەک کە شکاو بێت زۆرترین معڕەزە بۆ ئەوەی کە میکرۆبەکان گەشەی تیا بکەن بە تایبەتی لەکردنەوە و داخستنی سەلاجەیە پلەی گەرمی ناو سەلاجەکە بەشی خواروێ گۆڕێ زۆر هەلێکی لەبارە بێ بۆی بەکتریا لەو ماوەیە نمو بکە و گەشە باش دکتۆر پێشەوچنەسەر باسکردنی و کاینتر لە هێلکەیە بوەستین من زۆر ئەو شتم لەسەر هێلکە بیستووە کاڵن زۆر جار خانمەکان بە تایبەت کە هێلکە بەنە ماڵ و ئەشۆرێتەوە و دواترەکرێتە سەلاجوانێ پێم وایە زۆر قسە باس لەسەر ئەوە هەیە هێلکە پێش ئەوەی لەو کاتەیە کە ئەکرێتە تاوە ئیتر ئەمومان بەکاری هێنین پێش ئەوە ئەو کاتە بێ بشۆرێتەوە پێشتر یعنی ڕۆژە پێشتر دو ڕۆژ پێشتر زانی بۆ تەندروستی هەیە و هیچ بالضبط ئەو هێلکەی کە هێنرێ ئەبێ سیر بکە بزانی بڕی ئەو پاشە ڕۆژتانی پێوێتی کەمە یا زۆر بەڵێ ئەگەر هێلکەکە طبیعی لە ئەو سەرچاوی کە هاتووە لە شوێنێکی پاکەوە نهاتووە لە کێڵگەکانەوە هاتووە بزانی پاکە پیسە ئەگەر پیس بۆەوە بە وشکی پاکرێتەوە و هەر هەمان قسەی جەنابتە ئەو بۆ چوونە ڕاستە نابێ دەمیلەی هەیە و دەمیلانە بکرێتەوە و مساعد بێ بۆی گەشەی تا بکرێت پێش بەکارهێنان بشۆرێتەوە باشتر زۆر باشە بەرهەمە سپیەکانی بەرهەمە سپیەکانیش ئەکەوێتە سەر جۆری ئەو بەرهەمەی کە هەیە بۆ نمونە بەرهەمێکی سەناعیە یاخود خۆماڵیە بەرهەمە سەناعیەکان خۆی فترەی بڵێ دروستکردن و ئەکسپایری بۆ دانراوە طبیعی ئەو شەریکەی بە جۆرێک مادەی حافزی تا بەکارهێناوە ئەو شەریکەی ئەزانێت کە ئەم مادە حافزەی کە لەم بەرهەمە شیرەمەنیا بەکاری هێناوە چەندێکە بۆ شیرەمەنی پێویستە ناو سەلاجیا بێت لە بەشی خوارەوەی ئەگە بەرهەمی خۆماڵیش بێ بە هەمان شێوە لە 2 بۆ 6 ڕۆژ یاخود ماستی خۆمان بۆ 7 ڕۆژ بەکارهێنێ بەڵام ئەبینین ئەو بەرهەمە سەناعیانە ئەوەندە مادەی حافزی تیاکراوە تا مانگێکیش 2 مانگیش دایانی لە سەلاجەکە خراپ نابێت ئیترەوەش
پێ سەر کوالیتی کۆنتترۆل کە چندێک ڕێگەی بەوە یاوە بەڵێ بەڵێ. دکتۆر ئەرکان منوچەر پسپۆر تەندروستیا گۆشت دەگەڵمەدا بووی گەلەک سپاس بۆ شرۆڤێنتە